ئەم ڤیدیۆیە بە سپۆنسەری ڕێستۆرانتی بێست بۆ دەستکەوتنی هەموو جۆرە خواردنێکی خێرا لە شاری کەرکووک بە گونجاوترین نرخ. یەکێک لە باشترین ڕێستۆرانتەکانی شاری کەرکووک باشترین خواردنە خێراکان بە شێوازێکی باش و نرخێکی گونجاو پێشکەش دەکەن. گەیاندنیان هەیە بۆ هەموو شوێنێکی شاری کەرکووک، ژمارەکان لە دیسکریپشن دانراوە، دەتوانن سەردانیان بکەن و داوای خواردنەکانیان بکەن. ناو نیشان کەرکووک ڕەحیماوە، بەرامبەر بنکەی پۆلیسی ڕەحیماوە. سڵاوتان لێبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لە ڕۆژگارێکدا دەژین کە بەزەی و خوداناسی و وەفا و دڵسۆزی خەریکە نامێنن و خەڵکەی زۆر گۆڕاون لە چاوجارانەوە. خەریکە زۆرێک لە مرۆڤەکان گرنگترین شت لە ژیانیان دەبێت بە پارە و هەستەکانی مرۆڤایەتی نێوناخیان لەدەست دەدەن و گرنگی بە دۆست و کەسە نزیکەکانیان نادەن. پرسیارەکەمان ئەوەیە: ئایا بەڕاستی ئێمە ئەو هامان لێ بەسەر هاتووە؟ ئایا گەشتوونێتە ئەم ڕۆژە یاخود نا؟ ئەم پرسیارە بۆ ئێوە بەجێ دەهێڵم، ئێوەش لە کۆمنت بەشدار بن و وەڵامەکانتان بنووسن. بەڵام لەم بابەتەدا بەهێزترین هەژوێنەتان نیشان دەدەم کە باوەڕت بە مرۆڤ بوون بۆ دەگەڕێنێتەوە و هەستەکانت دەزوڵێنێ. نیشانە دەدا کە سروشتی مرۆڤ چاکەکاریە، نەک خراپەکاری و ئازاردانی یەکدی. بۆیە هیوادارم تا کۆتایی ڤیدۆکە بینەر بن. یەکەم، عەبدولمالک یەکێکە لەو مامۆستایانەی کە لە قوتابخانەیەک لە شاری ماڵپۆڕام لە هیندستان وانە دەڵێتەوە. ئەم مامۆستایە هێندە بەهێزە کە بێزگە لە قەدەری خودا هیچ بربەستێک لەسەر ڕێگاکەی نەیتوانیوە وای لێ بکا واز لە کارەکەی بهێنێ، تەنانەت ئەگەر ئەو بربەستە تەنها ڕووبارێکیش بێت. ئەم مامۆستایە ماوەی 20 ساڵە بەم ڕووبارەدا تێدەپەڕێ تا بگاتە ئەو قوتابخانە سەرەتاییەی کەوانی تێدا دەڵێتەوە و منداڵە ساواکان فێری وانەکان دەکا و تاکە ڕێگابوونی هەبێت تا بەم ڕووبارەدا نەڕوات، دەبێت سەرکەوێتە 2 پاس و پاشان 2 کیلۆمەتر بەپێ بڕوە هەتا لە کۆتاییدا بگاتە قوتابخانەکە. بۆیە بڕیاریدا کە مەلەکردن بە ڕووبارەکە هەڵبژێرێ. ئەم مامۆستایە هەموو ڕۆژێک لە لێواری کەنارەکە دەوەستێت، دواتر جلەکانی دەکاتە ناو کیسەیەکەوە و چووپی تای سیارێکی کۆن دەخاتە کەمەری و بەو جۆرە خۆی هەڵدەداتە ناو ڕووبارەکەوە. دواتر مەلە دەکات تا دەگاتە لێواری کەنارەکەی تر، دواتر جلەکانی لەبەر دەکاتەوە و دەچێتە قوتابخانەکەی وانەکانی دەڵێتەوە. دووەم، سەگێکی ون بوو. لە میسر کۆمەڵی خەڵکەی گویان لە دەنگی هاوارکردن بوو لە نێوان هەندێک لە بەردە گەورەکاندا، بۆیە هەمویان دەستیان کرد بە گەڕان لە دوای سەرچاوەی دەنگەکە. خۆشبەختانە ماندووبوونەکەیان بە هەدەر نەچوو، چونکە لە ناوچەیەکی بەردە گەورەکان کۆبوونەوە و بە دوای دەنگەکەدا دەگەڕان. دواتر لە نێوان بەردەکاندا بێچووی سەگێکی لێبوو کە نزیکەی مانگێکە لەو شوێنە گیری خواردووە، بەڵام چونکە کەلەنی بەردەکان زۆر بچووک بوون، کەس نەیدەتوانی بچێتە خوارەوە و دەری بهێنێ. بۆیە بەشێکیان هەوڵیاندا کە هەندێک خواردنی بۆ هەڵدەنە خوارەوە. سەرڕای ئەوەی بە بەردەوامی هەوڵیان دەدا کە بتوانن بچنە کەلێنی بەردەکان تا دەری بهێنن. چەند ڕۆژێک تێپەڕبوو هەر سوودی نەبوو، هەرچەندە ڕزگارکەرەکان بێهیوان نەبوون و داوای یارمەتی زیاتریان دەکرد کە لە کۆتاییدا بە یارمەتی بەرزکەرەوەیەک توانیان هەندێک لە بەردەکان بجوڵێنن، تا لە کۆتاییدا یەکێک توانی بچێتە نێوان بەردەکان و بیهێنێتە دەرەوە. لەو کاتەدا بەشێکی زۆری ئامادەبووان فرمێسکی دڵخۆشی بە چاویاندا داهاتە خوارەوە و یەکێک لە ڕزگارکەرەکان بڕیاریدا کە بێچووی سەگەکە بۆ خۆی هەڵگرێت و بە خێوی بکات. سێیەم، پیاوێک ڕۆڵی باوک بۆ کچێک دەبینێ کە باوکی لەدەست داوە. جێمس تێپەنگ ئەم کچەیە تەمەنی 33 ساڵە و ماوەی 10 ساڵە باوکی کوژراوە کە لە یەکێک لە شەوەکاندا تیرۆریستەکان باوکیان ڕفاندەبوو، دواتر بە کوژراوی لاشەیان بۆیان ناردبوویەوە. کچەکەی لە ڕۆژی هاوسەرگیریەکەیدا گوتی: زۆر حەز دەکەم کە باوکم لە ئاهەنگەکەمدا ئامادە بێ. بۆیە داوای لە ئارتەر تۆماس کرد کە لە ئاهەنگەکەیدا ئامادە بێ و ڕۆڵی باوکی بۆ ببینێ، چونکە ئەو کەسە بوو کە هەڵگیری دڵی باوکی ئەم کچە بوو. چونکە کاتێک باوکی ئەم کچە گیانی لەدەستدا، بڕیاریاندا کە هەموو ئەندامەکانی جەستەی پێشکەش بەو کەسانە بکەن کە پێویستیانە
و دڵی باوکیان بەخشی بوو بە ئارثەر تۆماس کە ماوەی 10 ساڵ بوو لەسەر جێگا کەوتبوو و چاوەڕێی کەسێک بوو کە دڵی خۆی پێشکەش بکە کە بەهۆی ئەو دڵەوە توانی لە ژیاندا بمێنێتەوە. خات و جێم و بەڕێز تۆماس یەکەم جار بوو کە یەکتری ببینن و بەڕێز تۆماس ڕازی بوو بە داواکاری کچەکە کە لە ئاهەنگەکەیدا ڕۆڵی باوکی دەبینی و کاتێک تۆماس لە ڕێڕەوەکە دەستی گرت تاگەیشە لای زاواکە و ئامانەتی کرد، جەیمس دەستی خستە سەر دڵی و ماچێکی باوکانەی کرد. دوای کوشتنی باوکی یەکەم جارێتی ئەوەندە لە بەشێکی باوکی نزیک بێتەوە. ئەمە ژۆفای ئەو پیاوەمان نیشان دەدا بەرامبەر ئەو چاکەیە کە کردویانە لەگەڵیدا. چوارەم، سیاسیەکی گەندەڵ لە موێنەیەدا دەردەکەوێ کە منداڵێکی بچووکە هەوڵ دەدا فرمێسکی یەکێک لە پیاوە سیاسیەکانی یابان بسڕێتەوە. کاتێک تەماشای ئەم وێنەیە دەکەی ڕاستەوخۆ هەستەکانت دەجوڵێنێت. ئەم ڕووداوە دەگەڕێتەوە بۆ ڕێکەوتی 1 مانگی حوتی ساڵی 2014 کاتێک پیاوێکی سیاسی یابانی ئەم کۆنگرە ڕۆژنەمەوانیەی ڕێخست کە تێیدا داوای لێبوردن لە خەڵک دەکا چونکە پێگە سیاسیەکەی خۆی بەکارهێناوە بۆ دزینی پارەی میلەت کە 3 ملیۆن پارەی یەمی یابانی دزیەوە لە پێناو بەرژەوەندی خۆیدا. لە کۆنگرەکەدا ئەم پیاوە سیاسیە دەستی کرد بە گریان کاتێک دەیویست باسی هەڵس و کەوت و کردارەکانی بکات و پارێزگاری لێ بکات. پێنجەم، ڕۆژی لەدایک بوون. هەموو خۆپێشاندانەکان بە ئارامی بەڕێوە ناچێت و زۆربەی کات دەبێتە کێشەی گەورە و هەرگیز شوێنێکی گونجاو نییە بۆ ئاهەنگی لەدایک بوون. بەڵام لە کاتی یەکێک لە خۆپێشاندانەکانی وڵاتی بەرازیل ئەم فەرماندەیە لەو ڕۆژەدا بە تەواوی وازی لە توند و تیژی هێنا و داوای لە خۆپێشاندەران دەکرد کە ئارام بن و کێشە دروست نەکەن، بە تایبەتی کە ئەم ڕۆژە ڕۆژی لەدایک بوونی ئەم فەرماندەیەیە. و کاتێک یەکێک لە خۆپێشاندەرەکان گوێی لەوە بوو، خۆپێشاندانەکەی بەجێهێش و سوکێکێکی لەدایک بوونی بۆ فەرماندەکە کڕی و پێشکەشی کرد و تەنها ئەم هەڵس و کەوتە بەس بوو تا هەموو فەرماندەکان و بەشێکی خەڵکەکە بخاتە گریان لە بری توند و تیژی بوو بە چەپڵە و ئاهەنگێڕان لە هەردوو لایەنەوە و بەو جۆرە کەس ئاگای لە خۆپێشاندانەکە نەما. شەشەم، منداڵێک جەستەی خۆی دەبەخشێتەوە. ئەو منداڵە تەمەنی 11 ساڵانە بەڵام تووشی شێرپەنجەی مێشک بووە کە بە هیچ زۆرێک ناتوانن چارەسەری بکەن و کەمترین شت کە پزیشکەکان توانیان بۆی بکەن سەمانەوە بوو لە بەردەمیدا. ئەویش وەکو ڕێزێک بۆ ئەو منداڵە بچووکە چونکە بڕیاریدا کە هەموو ئەندامەکانی جەستەی خۆی ببەخشێتەوە بۆ ئەو منداڵە نەخۆشانی تر کە پێویستیان پێیەتی. ئەو منداڵە لە تەمەنی 9 ساڵیەوە تووشی شێرپەنجەی مێشک بووە و هیچ پزیشکێک نەیتوانیەوە لەم نەخۆشیە ڕزگاری بکە و کاتێک هەستی کرد مردنی نزیک بۆتەوە داوای لە دایکی کرد کە هەموو ئەندامەکانی جەستەی ببەخشێتەوە بەو منداڵانەی کە پێویستیان پێیەتی و بەو جۆرە جەستەی خۆی بەخشی هەتا کەسانی تر لە ژیاندا بمێننەوە. حەوتەم، ژێر ئاو کەوتن. ئەم وێنەیە لەو کاتەدا گیراوە کە ئافرەتێکی بە تەمەنی 63 ساڵە بربەستەکانی شکاند و بە ئۆتۆمبیلەکەی کەوتە ناو دەریاوە. ئەویش لە شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیل لە ماتا لە شاری ئۆکلاند لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا. هەریەک لە پۆڵ واتسۆن و سایمۆن ڕاسێل کە دوو پۆلیسی ناوچەکەن خێرا ڕایان کرد بۆ یارمەتیدانی پیرێژنەکە، هەرچەندە بەهۆی پەستانی ئاوەکە دەرگاکان نەدەبوونەوە. لە کۆتاییدا بە بەردێکی گەورە جامی دواوی ئۆتۆمبیلەکەیان شکاند و لە خنکان ڕزگاریان کرد. هەشتەم، تەلاق. لە ڕۆژگاری ئەمڕۆدا ژمارەیەکی یەکجار زۆر لە هاوسەران لە یەکتری جیا دەبنەوە، بەڵام هێشتا هەندێکیان ماون کە بەڵێنی ژیانکردن بە یەکەوە دەبەنە سەر هەتا ئەو ڕۆژەی کە دەمرن. وەک لە موێنەیەدا دەردەکەوێت جەیمس بێرگ کە پیاوێکی بە ساڵاتووە لەسەر جێگا کەوتووە و دوایین هەناسەکانی دەدا و خێزانەکەی لۆریتا بە دیاریەوەیەتی و بە چاوی پڕخۆشەویستی سەیری یەکدی دەکەن کە ماوەی 64 ساڵە هاوسەری یەکترن کە زەحمەتە لە ڕۆژگاری ئەمڕۆدا دوو هاوسەری لەم جۆرە ببینین. جێمس تووشی نەخۆشی زەهایمەر ببوو و پێش ئەوەی تووشی نەخۆشی ببێت بە باشی کۆنتڕۆڵی ژیانی خۆی و هاوسەرەکەی کردبوو و خۆشەویستیەکی ڕاستگۆیانیان لە نێوان یەکدیدا هەبوو. هەردووکیان بە باشی داواکاریەکانی یەکدیان جێبەجێ دەکرد و کاتێک جێمس خۆی لەسەر جێگاکەی و خەریکە گیان لە دەست دەدا خەمی ئەوەی بوو کە دوای خۆی لەوانەیە کەس نەبێ گرنگی بە هاوسەرەکەی بدات و بێناز بکەوێ.
و دوا ساتەکانی ژیانی بنووسینەوەی وەسیەتەکەی بەسەر بر تا بتوانێت گرنتی ژیانێکی باش بۆ هاوسەرەکەی دابین بکە هەتا لە دوای خۆشی بتوانێت ئاگاداری خۆی بێ. ئێوەش ڕاتانسیە لەسەر ئەم ڤیدۆیە هاوڕێکانم. هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بوو بێ. ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بگا بەدەستان و لە بیرشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.